إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. لآفاتكاني زمان خۆشەویستەکانم، ئەمڕۆ باسی ئافاتێکی تر یا ئافاتی دووهەم لە ئافاتەکانی زمان ئەکەین، ئەویش القول على الله بغير علم. لە دوای هاوبەش بڕیاردان ئافاتێکی تر یان یەکێک لە بەڵا هەرە گەورەکان لە حرامە گەورەکان لەو بەڵایانەی کە ئینسان تیابە بە ناوی خواوە قسە بکەی، فتوا بدەی، بە ناوی پێغەمبەرەکەی خواوە صلی الله عليه وسلم فتوا بدەی، قسە بکەی. لە وڵاتانی ئیسلامە چەندین جار خوێن بە نەحەق ڕژا، ناموس و عەرزی خەڵکی هەتک کرا، ماڵی خەڵکی حرام حەڵال کرا بەهۆی فتوادانەوە بە ناوی خواوە، قسەکردن بە ناوی خواوە بەبێ علم و بەبێ زانست، جورئەتکردن بە ناوی قورئان و سونەتەوە قسە بکەی بەبێ علم، سێنگ دەرپەڕین یا سێنگ دەرپەڕاندن بۆ فتوادان کارێکی ئاسان نییە، پیاوی خۆی ئەوێ، کەسانێکی ئەوێ کە بە حەق شایستەی ئەو مەیدانە بن. هەر لەبەر ئەوە یەکێ لەو شتانەی کە شەیطان، لەو ڕێگایانەی کە شەیطان ئەیگرێتە بەر بۆ لە ناوبردنی ئەهلی ئیمان، ئەوانەی کە ڕێگای خۆیان گرتۆتە بەر، ئەوەیە کە وایان پێ ئەکا بە ناوی خواوە قسە بکەن. خوای تەعالا لە سوورەتی بەقەرە لە ئایەتی 169 ئەفەرمێ: ولا تتبعوا خطوات الشيطان، شوێنی هەنگاوەکانی شەیطان مەکەون، إنه لكم عدو مبين، بەڕاستی شەیطان دوژمنێکی ڕوون و ئاشکرایە بۆ ئێوەی مسلمان. إنما يأمركم بالسوء والفحشاء، شەیطان فەرمانتان پێ ئەکا کەوا ڕێگای خراپەکاری، ڕێگای بەدڕەوشتی بگرنە بەر، وأن تقولوا على الله ما لا تعلمون، وەکەوا قسە بکەن بە ناوی خواوە لە شتێکا کە شارەزاییتان تیایە نییە. یەکێک لە ڕێگاکانی شەیطان ئەوەیە کە قسەکردن بە ناوی خواوە، یعنی وات پێ ئەکات کە قسە بکەی بە ناوی خواوە لە شتێکا کە تۆ شارەزاییت تیایە نییە. لە سوورەتی عەرافە ئایەتی 33 گوێ بگرن بزانم خوای تەعالا چیە فەرمێ. أفرمي قل إنما حرم ربي الفواحش ما ظهر منها وما بطن والإثم والبغي بغير الحق وأن تشركوا بالله ما لم ينزل به سلطانا وأن تقولوا على الله ما لا تعلمون. إمام ابن القيم أفرمي خوای تەعالا لەم سوورەتەیە
لە تاوانە بچکەکانەوە دەستی پێ کردووە بۆ تاوانە گەورەکان ئەفەرمێ خوای تەعالا حرامی کردووە لەسەرتان بەدڕەوشتی ئەوەی ئاشکرا بێ و ئەوەی شاراوە بێ ئەمە هەنگاوی یەکەم یان مەرتەبەی یەکەم مرتبە و پلەی دووهەم لە گوناحە کە لەمە بەرزترە والئثم والبغي بغير الحق ظلم و ستەمکردن ئەمە هەنگاوی دووهەمە یان پلەی دووهەمە لەسەرەوەی فەواحیش و بەدڕەوشتیە پاشان وأن تشركوا بالله ما لم ينزل به سلطانا مرتبەیەکی تر لەمە سەروتر ئەوەیە هاوبەش بڕیاردان بۆ خوای پەروەردگار کە هیچ بەڵگە و علم و زانستێکی لەسەر نییە مرتبەی سێیەم کە لەمەش سەروترە خوا پەنامان بدا وأن تقولوا على الله ما لا تعلمون يعني خراوەتە سەر حتا هاوبەش بڕیاردان خۆشەویستەکانم کابرا هاوبەش بڕیاردا بۆ خوای تەعالا تەنها خۆی زەرەرەکە بەس قسەکردن بە دەمی خواوە جاری وا هەیە تۆ بە ناوی خواوە فتوایەک ئەدەی یەک ئومەت لەناو ئەبەی بە یەک فتوا جاری وا هەبووە ئومەت یەکتیات چووە بۆیە تاوانەکە لەسەرەوەی هاوبەش بڕیاردانە بۆ خوای تەعالا فويل للذين يكتبون الكتاب بأيديهم ثم يقولون هذا من عند الله سورة بقرة آيات هفتاونو ويل بو أو كسانيك شتيك أنوسنوا فتوايك أدن بناوي خواوة ألين أمل كتابي خوايا هيا كخوي للراسية لكتابي خواشانية ودرو أكن بدمي خواوة كوابو إنساني مسلمان أبي زور زور آقادار به زۆر جار ئەم بەڵایە و ئەم موسیبەتە تووشی کێ بێت تووشی ئەوانە ئەبنکەوا دەسەکەن بە خوێندنی شەرعی طالبی علمن یەشتان یعنی تازەن سەرەتان یا ئەوانەی کەوا زۆر نەڕۆیشتنەتە قوولایی علمەوە بەڵام کراونەتە خەتیب و یان لە مزگەوتەکانە و لە کەناڵە ئاسمانیەکانە وتار بۆ خەڵکی ئەدەن زۆر جار کابرا کە ئەچێتە سەر مینبەر یا لە کەناڵێکی ئاسمانیە قسە ئەکا سبحان الله خۆی لێ ئەگۆڕێ بە تایبەت خەڵکی ئەمڕۆی خۆمان جەماوەر کە لە دەوریان کۆ ئەبێتەوە وایان پێکا ئیتر شەرمەکەن بڵێن نازانین هەر پرسیارێکیان لێ ئەکرێ یەکسەر وەڵام ئەدەنەوە بەبێ ئەوەی بگەڕێنەوە بۆ لای قرآن و بۆ لای سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و بۆ لای زانایانی ئیسلام من نصیحەتی ئەو کەسانە ئەکەم کەوا نابێ شەرمکەن کاتێک کە پرسیاریان لێ ئەکرێ لە شتێک نازانن ئەمان شەرمکەن بڵێن نازانین هیچ عیب نییە کە پرسیارێکت لێ ئەکرێ لە شتێک کە شارەزاییت تیان نییە بڵێ نازانم هیچ عیب نییە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم پرسیاریان لێ کردووە زۆر جار پرسیاریان لێ کردووە بێدەنگ بووە و چاوەڕوانی کردووە وەحی دابەزێ جابری کوڕی عەبدوڵڵا لە صحیحی مسلمە ئەگەڕێتەوە فەرمێ نەخۆش بووم پێغەمبەر صلی الله عليه وسلم هات سەردانی کردم پرسیارم لێ کرد وتم ئەی پێغەمبەری خوا ئەگەر من بمرم ماڵەکەم چی پێ بکەم ئەوە بوو مناڵی نەبوو تەنها حەوت خوشکی بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم بێدەنگ بوو تا وەحی بۆ هات لەلایەن خوای پەروەردگارەوە خوای تەعالا فەرمووی یەستەفتونەکە قل الله يفتيكم في الكلالة ولا چەندین شوێنی تریشا پێغەمبەر صلی الله عليه وسلم بێدەنگ بووە تا خوای تەعالا ئاگاداری کردوێتەوە ئیمامی شەعبی ئەفەرمێ نازانم بۆ ئەهلی علم یعنی بۆ مەلا و بۆ زانایان نیوەی علمە نیوەی علمەکەت ئەوەیە بڵێ ئەزانم بەڵام نیوەشی ئەوەیە کە بڵێ نازانم هەر کەسێ نازانمی پێ نەبێ لە یعنی ئەهلی علم بێ و نازانمی پێ نەبێ قوڕ بەسەری نیوەی علمی لەدەست چووە ئیمامی ئەحمەد ئەفەرمێ مەرج نییە هەرچی پرسیارت لێ ئەکرێ لەبارەی هەر مەسئلەیەکەوە وەڵام بدەیتەوە ئەمجا چەندین حەدیثی پێغەمبەر ئەهێنێتەوە صلی الله عليه وسلم کەوا پرسیار لە پێغەمبەر کراوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چاوەڕوانی جبریلی کردووە
تا پرسیاری لێ بکە و جبریلیش پرسیار لە خوای پەروەردگار بکە و وەڵامی بۆ بێنێتەوە. لەسەر ئەمە زانایانی سەلەفی ساڵح پێشینە پیاو چاکەکانمان ڕۆیشتون هەر لە سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەتا ئەمڕۆ ئەوانەی شوێنی ڕێبازی پێشینە پیاو چاکەکان سەلەفی ساڵح کەوتون لەسەر ئەمە بوون، بەم شێوە بوون. بەڕای کوڕی عازب ئەفەرمێ 300 کەس لە ئەهلی بەدر، ئەوانەی کە ئەهلی بەدر بوون سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم چاوم پیان کەوتووە، یەکێکیان نەبووە لەو 300 کەسە ئیلا حەزی کردووە کە سەحابەیەکی تر وەڵام باتەوە کاتێ پرسیاریان لێ کردووە. خۆی ئەوانەی بەشداریان کردووە لە جەنگی بەدرا 314 کەس بوون. ئەفەرمێ من چاوم بە 300یان کەوتووە، هەر هەمویان کاتێ پرسیاریان لێ بکردایە پرسیار لیان بکردای حەزیە کرد یەکێکی تر وەڵام باتەوە، ئەو وەڵام نەداتەوە لە ترسان نەوەک قسەیە بکە بە ناوی خواوە گوناحبار بێ. عەبدوڕەحمانی کوڕی ئەبی لەیلا ئەفەرمێ 120 لە ئەصحابەکانی پێغەمبەرم بینی صلی الله عليه وسلم کاتێ پرسیاری حەدیثێکی پێغەمبەریان لێ ئەکرا یا پرسیاری فتوایەکیان لێ ئەکرا حەزیان ئەکرد یەکێکی تر وەڵام باتەوە، خۆیانیان لێ ئەدزیەوە، نەوەک سێنگ دەرپەڕەن و خۆیان بکەن بە عالم بەسەر خەڵکەوە. ئیبن عومەر سەحابەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم و کوڕی ئیمامی عومەرە و مەشهور بووە لەناو ئەصحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە زیاتر لە هەمویان فتوای داوە. ڕۆژێکیان کابرایەک ئەعرابی ئەگا پێی ئەڵێ تۆ عەبدوڵای کوڕی عومەری؟ ئەڵێ بەڵێ. ئەڵێ زۆر پرسیارم کرد تاتوان پێ پیشاندام، پێم بڵێ ئایا خوشکی باوک میراث ئەبا؟ خوشکی باوک میراث ئەبا؟ فەرمووی نازانم. وتی تۆ ئەڵێی نازانم، حتا گەشتمەتە تۆ بە چی حاڵێ؟ فەرمووی بڕۆ پرسیار لە سەحابەکانی تر بکە من نایزانم. زۆر سەیرە خەڵک ئەمڕۆ مسابقە ئەکا و پێشبڕکێ ئەکا کە خەڵک پرسیاری لێ بکە. باوەڕ بکە لە مەجلیسا دانیشتوین خەڵک پرسیاری کردووە، یەکسەر کابرایەکە لەولاوە وەڵامی داوەتەوە، دوای ئەوەی وەڵامی داوەتەوە ئەم جاوتێتی وەڵا خۆ مامۆساش باشی لێزانێ، یعنی خۆی وەڵامی داوەتەوە بۆ ئەوەی تۆیش وەکو ئەو قسە بکەی ئەڵێ مامۆسا باشی لێزانێ، یعنی ها مامۆسا تۆش قسەکەی من بکە. کابرایە نەخوێنەواریشە، زۆر کێشەیە. ئەبی حوسەینی ئەسەدی ئەفەرمێ سەیرم دێ ئەمڕۆ خەڵکانێک پرسیاریان لێ ئەکرێ وەڵام ئەدەنەوە، ئەگەر ئەو پرسیارە لە ئیمامی عومەر بکرایە ئەهلی بەدری هەمووی کۆ کردەوە و ڕاوێژی پیانە کرد بزانم چۆن وەڵامی بداتەوە، بەڵام ئەو زۆر بە ئاسانی وەڵام لە دەمی دەرئەچێ بەداخەوە. قاسمی کوڕی محەممەدی کوڕی ئیمامی ئەبوبەکر پرسیاریان لێ کرد، کابرایەک پرسیاری لێ کرد وتی نایزانم. وتی من چەندێک ڕێگام بڕێتە هاتوومەتە لای تۆ ئێستا تۆ ئەڵەی نازانم. وتی تەماشای درێژی ڕیشم مەکە، تەماشای ئەوە مەکە خەڵک دەوروبەری گردووم و کردمیانێتە عالم، واللهی نایزانم، حەزەکەم زوانم ببڕن بەس بە دەمی خواوە بە ناوی خواوە قسەیەک نەکەم کە شارەزاییم تیان نییە. پرسیاریان لە سەعیدی کوڕی جوبەیر کرد کە تابعی بووە، یەکێک بووە لە عالم و لە پیاوە خواناسەکان، پرسیاریان لێ کرد لەبارەی تەلاقەوە، فەرمووی نازانم. ئەوانەی وا بە دەوریان وتیان باشە قەینات تۆ ئەڵەی نازانم، فەرمووی وەڵڵاهی مەسئەلە نییە لە تەلاقا پرسیارم نەکردبێ لە عولەما لە سەحابە، بەڵام حەز ناکەم هەلە خۆمەوە شتێک حەڵاڵکەم یا شتێک حرامکەم، بۆیە خۆمم لێ بە دوور گرتووە. یعنی پیاوچاکان ئەگەر لەوانەیە عالم بوو بێتن لە مەسئلەیەکی ترا، بەس لە مەسئلەیەکی ترا کە شارەزایی تەواویان نەبوو بێ پرسیاریان لێکرابێ جوابیان نەداوەتەوە، مادام خەڵکێک هەبێ لە ئەوان زاناتر ببێتن. مەرج نییە کەسێک لە بڕێ مەسئلەیە عالم بێ یا قسەزانی سەر مینبەر بێ یا وتاربێژی کەناڵە ئاسمانەکان بێتتر هەموو شتێک بزانێ، مەرج نییە. خۆشەویستەکانم زۆر جار هەندێک بابەتمان بۆ دێنن باسەکەن ئەڵێن فلانە کەسیان فلانە کەسیان طبعاً کەسێکی زانایە و زاهیر لەبەر چاو خەڵک وەڵامی داوەتەوە سەیرەکەن هەر زۆر غەڵەتیە گەورەی کردووە، هەر زۆر غەڵەتیە گەورەی کردووە، هاوە سەر مینبەرێکیشەوە یا لە کەناڵێکی ئاسمانی قسە ئەکا بۆ خەڵکی
پیاوێک بینی ڕەبیعەی کوڕی عەبدوڕەحمان کە یەکێک بووە لە پێشینان و لە پیاوچاکان ئەگریا فەرمی بۆ ئەگری فەرمووی وەڵڵاهی سەیرم لەوە دێ ئەمڕۆ خەڵکی پرسیار لە کەسانێکی نەزان ئەکەن بۆیە مسلمانان ئاوایان بەسەرا هاتووە واللهی ئەوانەی وا خەڵک پرسیاریان لێکا مستحقن سجن بکرێن لە جیاتی دزەکان یعنی خەڵکانێک هەیە کە ئەمڕۆ خەڵک کردویانێتی عالم واللهی ئەوان حەقە بکرێنە سجنەوە نەک دزەکان چونکە ئەمانە دزی دینن دزی ئیمانن خەڵک گومڕائەکەن خەڵک سەر لێ شێوێنن نەوەک ئەو دزانەی کە دزی پارە تا حەدێک ئەهوەنترە تا دزی دین و ئیمان ئیمامی ئەحمەدی کوڕی حەمدانی حەمبەلی ئەڵێ سبحان الله ڕەبیعە لە زمانی خۆیان وای وتووە کە زمانی پیاوچاکان بووە ئەگەر سەیری زمانی ئێمە بکە ئەزانێ ئەمڕۆ خەڵک چی بەسەر هاتووە خەڵکانێک ئەمڕۆ سێنگ ئەپەڕێنن بۆ فتوادان واللهی تەنها بۆ ئەوە خۆیان دەرەخەن کە مەشهور بن لە ناو خەڵکە لاسایی پیاوچاکان ئەکەنەوە ئەگینا مستحقی ئەوە نین خۆشیان ئەزانن نەزانن نەشارەزان بەڵام سێنگ دەرەپەڕێنن وا خۆیان دەرەخەن کە عالم و زانان جاگەر ئەو پیاوچاکەی دووەم تەماشای زمانی خۆمان بکە ئەبێ چی بڵێ خەڵکانێکەیە ئەمڕۆ نوێژ ناکەن لە کەناڵە ئاسمانەکان دەرەچن بە ناوی دین و قساکەن نوێژ ناکەن واللهی نوێژ ناکەن قسەکردن بە ناوی قورئانەوە و بە ناوی سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک حەسابە چۆن ئەگەر بە ناوی قورئانەوە درۆ بکەی تاوانەکەی گەورەیە بە ناوی سنەتی پێغەمبەری صلی الله عليه وسلم بە ناوی حەدیثی پێغەمبەرەوە درۆ بکەی تاوانەکەی زۆر گەورەیە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثی صحیحە کە لە بوخاری مسلم هاتووە ئەفەرمێ من كذب علي متعمدا فليتبوأ مقعده من النار ئەفەرمێ هەر کەسێ بە ناوی منەوە درۆ بکە بە دەمی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم درۆ بکە بە عەمدەن بڵێ ئەوە حەدیثی پێغەمبەر وای وتۆ درۆ بکە با شوێنێک بۆ خۆی لە ئاگری جەهەنەم ئامادە بکە زۆر خەتەرە مەسەلەکە ئاسان نییە دەی ئاخر ئەمڕۆ ئەم شتە زۆرەوە بۆ تۆ لە ناو خەڵکە زۆر ئەبیسین لەم لاو لەولا کابرا ئەڵێ خوا لە قورئانە ئەفەرمێ یا پێغەمبەر صلی الله عليه وسلم وا ئەفەرمێ سەیرەکەی نە لە قورئانە شتی وا هەیە نە لە سنەتی پێغەمبەریشا صلی الله عليه وسلم ئەم درۆکردنە بۆ یعنی کەی زەرورە تۆ درۆ بکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی ئەم زمانەمان بۆ ئەکا ئەفەرمێ إن الله لا يقبض العلم انتزاعا ينتزعه من بين العباد ولكن يقبض العلم بقبض العلماء أفرمي خو خواي تعالى أم علم برزنا كاتوا يعني مثلا بون من القرآن بيكنا كبرز كاتو بأسمان يا سنة كاني في غمر صلى الله عليه وسلم برز كاتوا نا بلكو بوا علمنا من لنا وخلقا كعلماء كان أمر أواني كعلمان وشارزان أمر جێگیریشان نییە ئەخرەمە کێشەیەکی زۆر گەورەیە ئێستا ئەگەر لەم شارە بۆ نمونە ئەوەی عالم بێ بمرێ کێ هەیە شوێنی بگرێ مشکلەکانمان ئەوەیە خۆشەویستەکانم کەس مناڵی خۆی ناخاتە لای عولەما تا علم بەردەوام بێ بە تایبەت لەم زروفە خەڵک بەس تەماحی پارەیەتی بەس بیر لە پارە ئەکاتەوە کوڕەکەی ئەخاتە مەکتەب بۆ ئەوەی ببێ بە دکتۆر کوڕەکەی ئەخاتە لای وەستایەک بۆ ئەوەی فێر وەستایی بێ بەڵام کوڕەکەی قەت ئەخاتە لای مامۆسایەکی ئاینی بۆ ئەوەی فێری علم و شەریعەت بێ کاتی عالم نامێنێ کێ دێتە شوێنی عولەماکان کەسانی نەفام اتخذ الناس رؤوسا جهالا خۆ خەڵک دانانشن وەبێ مەلا ئێستا ئەگەر مەلا نەمێنێ لە مزگەوتێکە خەڵک دانانشێ بڵێ کاکە مەلایەک عالمێک نییە با دانشین نوێژە نیمەڕۆکەمان نەکەینەوە چینەوە جمعە ناکەین بەڵکو بە زۆرێکێک خەنە سەر یا هەر زەلامێک هەڵا قورتێ خۆی بڕاتە سەر مینبەرەکە کەسی نەفام و جاهیل ئەچێتە سەر مینبەر ئەبێ بە موفتی خەڵکی کەسی نەفام بوو بە موفتی خەڵکی فتوا ئەدەن بە نەزانین سەر لە خۆشیان قوڕەکەن بەسەر خۆشیانە قوڕەکەن بەسەر خەڵکیشە و هەر ئەوەشە بووەتە هۆی ئەوەی سەدەها فیتنە لە وڵاتی ئیسلامە دروست بووە لە زمانی دوای پێغەمبەرەوە تا ئەمڕۆ صلى الله عليه وسلم جاء لحديث في غمرة وفي غمرة فرمي صلى الله عليه وسلم حتى إذا لم يبق عالم اتخذ الناس رؤوسا جهالا
فسئلوا برسيانا ليك لنا النازانين فأفتوا يكسر فتوادا ببي علم بغير علم فظلوا وأضلوا خوشيان قمراء بن خلقش قمراء كان أما لحديثي بيغمرها هاتوا صلى الله عليه وسلم كالبخاري ومسلم تخريج كراوه بيغمري خواه صلى الله عليه وسلم أفرميه لآخر زمانه سيأتي على الناس سنوات خداعات زمانية لكي هالخلطين يربيا أبيه يصدق فيها الكاذب ويكذب فيها الصادق دروزنا كان خلق بالراس يعني أزاني راس أواني رازقون خلق بدروزن يعني أزاني ويؤتمن فيها الخائن ويخون فيها الأمين كسي دسباك لناو خلقا بخائن أدري لقلم بلام كسي ناپاكو دسبيسو خائن خلق بأمين يعني أزاني وينطق فيها الرويبضة زمان يكتير رويبضة دسكن بقصة كردون أبن بخطيبو مفتي خلقي قيل وما الرويبضة وتيان أي بيغمري خواه الرويبضة كيل فرمي الرجل التافه يتكلم في أمر العامة يا الفويسق يتكلم في أمر العامة كسيكي فاسق فاجر خرابكار لباري كار قوركاني خلق وقساكا لباري دولة وقساكا لباري سياسة وقساكا لباري آبوري وقساكا لهمو بواريكا لبواري دينيش خوا پنامان بدا جا إنساني مسلمان أبي آقاي لخوي بي وخلقي مسلمانش أبي آقايان لخوي بي لخويان بي خوي تعالى لقرآن بيروزة أفرميه فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون دائما بچنا لاي كساني زانا أقر شار زانا بن لمسألة يكا شار زايد نيب بقرروا بلاي زانا كان وإذا جاءهم أمر من الأمن أو الخوف أذاعوا به منافق كان أقر شتيق خبري كان بيه بقى يقصر بلاوي كانوا بلام أهل إيمان وانين ولو ردوه إلى الرسول وإلى أولي الأمر منهم لعلمه الذين يستنبطونه منهم بلام أهل إيمان نا أقرنا ولاي قرآن والسنة أقرنا ولاي علماء قورة كان علماء دامزرا وكان برسال لوان أكن إما أمرو كيشكان من أوي خوش يسكانم وكو مسلمانان همو مسأليك طبعا ما لكوني شا علماء وتيانا ولا تازشا وتيانا لهمو مسأليك دنياية إما أقرينو بلاي كسي اختصاص إيسا دكتوريكي نزان كليي تواو نكرد بيه يان كليشي تواو كرد بيه بلام عمليات بكا وخلقيكي زور بكو جيل بمري لجردسيا دوا بنوسيو ببێتە مای مراندنی خەڵکانێک بە نەزانینەوە چی پێەکەن هەرچی دەستگاکانی ڕاگەیاندن هەیە باسێکە حکوومەتیش دادگایش شکاتی لێکن لە دادگا و فەسڵیش ئەکرێ و لەوانەیە کێشەی گەورەشی بۆ دروستکە ئەگەر پشتی دەبێت طبعا بەڵام لە دینە نەک شکاتی لێ ناکەن نەک تاوانبار ناکرێت بەڵکو ئەیهێنن أي خنا سر كان على فضايا كان قصاك نقبتيكي خوي قرب سريكي خوي قمانو فكرة بوغنكي أي هنا لسر كان على عاصمان كانوا باسيكا بوها مو ملت لا حول ولا قوة إلا بالله إيمش بودي داريتي من سيركي زور خاو خليجي بو مسألة صحته لش صاغي من زور قرمو قرين هر يكيك لإيما يستوشي نخوشيك ببي الروين باشترين دكتور لكلارا لقرميانا باشترين دكتور كي أروين لاي أجر سقمان بوانا بو أروين بو سليماني لسليماني أروين فلان مستشفى فلان مستشفى أهلي بو أوي شار سربان بكا أما بو لاشا بو جستا بو تشاومان بو جيومان بو دقان من أصلا يعني بلان بو دين من لهر كسي برسيارك اعتيادية مهمة وين ملايبه بخوا خلق أناسم هیچ خوێنەواری نییە ئەسڵەن یەک نازانێ ناو خۆی بنووسێ بەڵام خودرەیەکی سپیا بەسەریەوە لەبەرەوەی بانگجاجا بانگەدا لە مزگەوتە خۆی هاتۆتە لام ئەڵێ مامۆستا من چی بکەم خەڵک دێتە لەم پرسیارم لێکە ئەڵێن مەلا گیان توخوا وەڵا تەلاقێکم خواردیە زەحمەت نوێ بزانم چاکێکەی کابرا نەخوێنەوارە خەڵکە ڕوا پرسیار تەلاقی لێکە لا حول ولا قوة إلا بالله بەڵام عالمەکان کەم کەسەچێتە لایەن پرسیاریان لێ بکە بۆ ئاوای نەبرا بە ڕێزەکانم بۆ کەسێک ئەگەر سەنعە ئیسە فیتەرێک
فیتەرێک ئەگەر فیتەرێکی باش نەبێت تۆ سیارەکەتە بەیتە لای ئەگەر یەک جاربی بەیتە لای دووەم جار نایبێتۆ لای ئێقەینا باشە بۆ دینەکەتان بۆچی بیر لەوە ناکەنەوە کە کەسێک ئەهلی علم بێ نەک کەسێ زەمانە کردوێتێ مەلا یا ڕەبی خوایە بخاتن ناوە جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکەی هیدایەتمان بدەی نوری ئیمان بخێتە دڵەکانمانەوە یا ڕەبی خوایە لەوانە بین کە دەستمان گردبێ بە قورئان و بە سونەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و شوێنی زانایان و پێشینانی ئومەت کەوتبێتین یا رب العالمین یا ڕەبی خوایە ماڵ و مناڵمان ساڵح بکەی یا ڕەبی خوایە خێزانەکانمان ساڵح بکەی یا ڕەبی شیفای نەخۆشەکانمان بدەی ڕەحم بە مردوەکانمان بکەی ڕەحم بە دایک و باوکمان بکەی یا ڕەبی خوایە وڵاتمان بەرەو باش و بەرەو چاکە ببەی تەفریقە و دووبەرەکی تیان نەیەڵی یا رب العالمین خۆشی و هەرزانی تیا بەرقەرار بکەی ئامین ئامین برا بەڕێزەکانم زانایانمان وتویانە ئەو کەسانەی کە فتوا ئەدەن بە ناوی دین و قسە ئەکەن ئەبێ ئەم سیفاتانەیان تیا بێ یەک ئەبێ نیەتی پاک بێ ئەو کەسە لەبەر خاتر ئەوە سێنگ دەرنەپەڕێنێ کە خۆی دەرخا کە بڵێن عالمە کە بڵێن زانایە بەڵکو مەبەستی تەنها ئەوە بێ دینەکەی خوا بگەیەنێ و خەڵک فێرکا و نەفامی و جەهالەت لە ناو خەڵک لابا ئەوە یەک دووهەم ئەبێ ئەو کەسە کەسێک بێ زۆر عالم بێ زۆر شارەزا بێ ڕێگاکانی علمی گرتبێتە بەر چۆکی دابێ لە بەردەم عولەمایە ڕێز لە دینی خوا بگرێ ڕێز لە قورئان و سنەت و عولەمایانی پێشین و پاشین بگرێ سێ ئەبێ کەسێک بێ زۆر لەسەر خۆ بێ زۆر نەرمونیان بێ چونکە زۆربەی ئەوانەی کە عالمیشن ئەگەر هەڵ بچن زۆر جار غەڵەت ئەکەن ئەگەر پەلە بکەن لە فتوادانە زۆر جار تووشی غەڵەتی گەورە دێن ئەبێ صفەتێکی تر لەو کەسانەیە کە ئەبن یعنی بە عالم و فتوا بۆ خەڵکێدەن ئەبێ خەڵک بناسن براینە زۆر جار تۆ عالمی شارەزای بەڵام خەڵکی فێڵبازی ئەتخەڵەتێنێ تۆ باش نایان ناسی دێن ئەتخەڵەتێنن فتوایەک لە دەمت دەرەکەن دوای ئەوە بەو فتوایەی تۆ شتێرێکەکەن نابەجێ تۆ بە نیەت پاکی فتواکە ئەدەی بەڵام ئەوان فێڵبازن بۆیە مامۆسای ئاینی جگە لەوەی کە ئەبێ عالم بێ جگە ئەبێ لەوەی کە ئەبێ کەسێکی لەسەرخۆ بێ جگە لەوەی ئەبێ نیەتی زۆر زۆر پاک بێ ئەمجا ئەبێ شارەزایش بێ لە خەڵکی خاڵێکی تر و کۆتا خاڵ مامۆسای ئاینی ئەگەر کەسێکی زانا لە منطقەکەیە هەبێ لە ناوچەکەیە هەبێ لە ئەو زاناتر بێ حەقە ئەم قسە نەکا من ئەگەر ببینم کەسێ لە من زاناتر بێ و خەڵک دەستی پێ ئەگا و ئەتوانێ بگاتە لای بۆ قسە بکەم لە مەسئلەیەکە کە من لە ئەو شارەزاییم کەمترە عاقڵ ئەو کەسەیە کە کەسێ لە خۆی شارەزاتر بێ ئەو خەڵکەی کە ئەگە پرسیاری لێکەن بیان نێرێ بۆ لای فڵانە کەس بڵێ ئەو لە من زاناترە لەو مەوزوعە ئەوەش معنای ئەوەیە ئەم بۆ خوا کردوێتی